سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر مەزار و بابەتێکی دیکە لە هەمووتان ئاشکرایە کە بابەتی گەرمی ڕۆژ قسە و باسی نێو شەقام و هاوڵاتیان باسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان و موچەی مانگی شوباتی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەکە تاکو ئێستا کە وا دەگەینە کۆتاییەکانی مانگی ئادار موچەی مانگی شوبات دابەش نەکراوە ئەگەرچی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی کۆبنەوەی فەرمی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە لە سبەینەوە لیستی موچەی موچەخۆران بڵاو بکرێتەوە و دەکرێت لە سەرەتای هەفتەی داهاتوو دەست بە دابەشکردنی موچە بکرێ، بەڵام ئەم بڕیارە تینوێتی دڵی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نەشکاندووە بەو پێی کە وەک خۆیان دەڵێن کە ڕەنگە موچەکە هەر بەشی ئەو قەرز و قۆڵە و ئەو کەم و کورتیانە بکا کە بەهۆی زیاتر لە مانگێکە لە چاوەڕوانی موچەدا کێشە و گیر و گرفت بەرەوکی گرتوون، هەر بۆیە دەکرێت بڵێن تا ڕادەیەکی زۆر نەبووە مای خۆشحاڵی خەڵک ئەم بڕیاری ئەمڕۆ، ئەگەرچی کۆمەڵە بڕارێکی دیکە لە پاڵ بڕیاری خەرزکردنی موچەی مانگی شوبات لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە درابوون، بەڵام دیسان بڕیارەکانیش وەک پێویست لە ئاستی چاوەڕوانی هاوڵاتیاندا نەبوون. دەمەوێت گفتوگۆی ئەو قەیران و گیر و گرفت و ئاستەنگیانە بکەین کە ڕوبەڕۆی خەڵکی هەرێمی کوردستان بۆتەوە لە دەرەنجامی ئەو کێشە و گیر و گرفتانی کە ئێستا لە نێوان هەرێم و بەغداد جێگەی مشتومڕ و گفتوگۆن لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاک بەهجەت ئەحمەد وەک کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمانە. بەخێربی کاک بەهجەت و هەروەها کاک سەلاح باپیر چاودێری سیاسی لە هەولێر لەگەڵمان دەبێت گفتوگۆی ئەم بابەتە دەکەین. کاک سەلاح جەنابیشە زۆر بەخێربی. کاک بەهجەت سەرەتا دێمە لای جەنابەت، ئەگەرچی ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ناوی نام مژدە وتی مژدەیەکمان پێیە بۆ خەڵکی کوردستان، ئەویش دیارە بابەتی خەرجکردنی موچەی مانگی شوبات بوو، بەڵام وەک پێشتریش هەماژەم پێدا کە لای خەڵک زۆر نەبوو جێگەی خۆشحاڵی بۆ پێی جەنابیشە داگاداری هەرێمی کوردستان جیرۆدەی کۆمەڵی قەیران بووە. ئەکرێ پێم بڵێ دەرەنجامی ئەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان پێدا تێپەڕ دەبێت چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و سپاسیش بۆ ئەم دەرفەتە و شەوی بینەرانی کورسان نیوزی عزیز باش. طبیعی ئەم دەرەنجامە یاخود سەرهۆکاری ئەم قەیرانە دروستکراوانە، ئەم قەیرانە کە لە ناو هەرێمی کوردستانە هەن قەیرانی دروستکراون و بە بەستی سیاسی بەکارهێنرێت و لەلایەنێکی سیاسی دیاریکراوە لە ناو هەرێمی کوردستانە دەیەوێت ئەم قەیرانانە بۆ ئامانجی سیاسی خۆی بەکاربێنێت و دەیەوێت هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و موچەخۆرانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەکو بارمتەیەک بەکاربێنێتەوە وەکو بتوانێت ئەجندا سیاسەکانی خۆی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە جێبەجێ بکات و تاوەکو بتوانێت ئەو دەسەڵات و هەیمەنەی کە پێشتر هەیبووە و بەردەوام بێت، بە تایبەتی دوای ئەو بڕیارانی کە لە مەحکەمەی ئیتیحادی دەرچوو و دوای ئەو گۆڕانکاریە سیاسیانەشی کە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا و کە سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک ناتوانرێت بخرێتەوە ئەو قاڵبەی کە پێشتر کاری لەسەر کرا و تایدا بەڕێوە براوە و هەرێمی کوردستان لە گۆڕانکاری و لە تەحولێکی گەورەدایە کە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕێ ئەو گۆڕانکاری گەورەی دەکەن. بۆیە لایەنێکی سیاسی لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەم بابەتانەی ئەم قەیرانە مفتعلانە دروست دەکات تاوەکو بتوانێت بەردەوام بێت لەسەر هەمان ڕیتم و لەسەر هەمان شێوەی کارکردنی کە لە ڕابردوودا کردوێتی و بۆیە باشترین حەل کە باشترین ڕێگە کە بتوانێت چۆنەڵی خەڵکی چۆک پێ دابدات و بتوانێت بگا بە مەرامە سیاسەکانی خۆی بابەتی ئابووریە، چونکە بابەتی ئابووری یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکانی ژیانی مرۆڤ و هیچ تاکێک لە سەرزەویدا بەبێ بابەتی ئابووری ناتوانێت ململانی لەگەڵدا بکات. یعنی ئینسان دەتوانێت ململانی سیاسی بکات، ئینسان دەتوانێت ململانی کۆمەڵایەتی بکات، بەس بابەتی ئابووری بە هیچ شێوەیەک ناتوانێت، چونکە پەیوەندی هەیە بە ژیانی ئەو تاکانەوە، پەیوەندی هەیە بە ژیانی نەک هەتاکە کە خۆی بەڵکو خێزانەکەی بەڵکو کۆمەلگاکەی پەیوەندیکی نەپچڕاوە لە بینی تاک بە تاکی کۆمەلگادا. و ئێمە دەبینین کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی کە لە دوای ساڵی 2014ەوە کە هەرێمی کوردستان و بە تایبەتی تریش بڵێم دوای ئەو کاتی کە سەرۆک مامجەرا لە نەخۆش کەوت ینی بۆ بەدبەختی خەڵکی کوردستان
کە نەخۆش کەوتو لە ساحی سیاسی هەرێمی کوردستان دوورکەوتەوە ئەوە بوو لە هەرێمی کوردستانە بەڕاستی تاگڕەویەک لە بڕیاردان، تاگڕەویەک لە کارکردن، تاگڕەویەک لە بەڕێوەبردننی سەرجەم سێکتەرە جیاوازەکانی حکومڕانی و بەڕێوەبردننی سێکتەری نەوت و سێکتەرە ئابوووریەکانی هەرێمی کوردستاندا دروست بوو و ئەم تاگڕەویە نەیتوانی ئەو دەسەڵات و ئەو پێگە بەهێزەی کە بۆ هەرێمی کوردستان لە سەردەمی سەرۆک مام جەلالدا ئەو کاتێک کە سەرۆک کۆماری عێراق بوو بپارێزێت و نەیتوانی ئیدارەیەکی باشی هەرێمی کوردستان بدات. ئێمە بینیمان کە لە ساڵی 2007دا لە 150 خاڵکی کوردستان بە کۆمەڵی هەڵە لەدەستدرا و لە ساڵی 2014دا بینیمان قەیرانێکی ئابووری بۆ هەرێمی کوردستان دروست کرا و خەڵکی کوردستان ساڵ بە ساڵ و مانگ بە مانگ بەڕاستی لە ڕووی ئابووریەوە لە ڕووی توانای ئابووریەوە لاواستر بوون، کەم دەرامەتر بوون و توانای داراییان دابەزیوە و قەیرانی ئابووریەکە بە شێوەیەک سەری کێشا بە تایبەتی لە ساڵی 2024دا کە بوو بە چۆکدادانی ئابووری بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان هیچ توانایەکی نەما بەڕاستی یعنی ئێستا گەر بە سەر شەقامەکانی ناو شاری سلێمانیدا بەی هەولێر بەی دهۆک کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە بەردەوامی دەبینیت بگەڕیت لەگەڵ خەڵکا کە قسە ئەکرێت لەگەڵ بازاڕ و دوکاندارەکانە قسە دەکرێت دەبینیت کە ئەم بابەتە ئەم قەیرانانە چی کاریگەریەکی گەورەی لەسەر تاک بە تاک و لەسەر بازار لەسەر خەڵکی کاسبکار لەگەڵ خەڵکی سەرمایه‌دار لەسەر هەمووی دروست کردووە پرۆژەکانی وەبەرهێنان لەسەر هەر هەمووی کاریگەری گەوری دروست کردووە و ئەم کاریگەریە گەورەش بەڕاستی گەیشتۆتە ئاستێک کە ئەتوانم بڵێم لە تەحمل و لە تااقەتی خەڵکی کوردستانە نەماوە و بە تایبەتی تریش خەڵکی کوردستان دەبینن کە لە پارەکە هەیە داهاتەکە هەیە بەڵام نایڵ تەوزیع بکرێت ڕێگری دەکرێت ڕێگری لەوە دەکرێت کە موچەخۆر موچەکەی خۆی وەربگرێت ئەخر وەڵاهی لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە کە تۆ پار ساڵ سێ موچەت نەداوە هاتۆتە ئیم ساڵش سێ موچەکەی ساڵی ڕابردوو پاشەکەوت کراوە و فوتاوە لە ئیم ساڵش داوەتە لە ماوەی 6 مانگدا تۆ یەک موچە تەوزیع بکەیت و ماوەی 25 ڕۆژیشە موچە بێت لە حکوومەتی عێراقەوە بێتە ناو بانقی مرکزی لە شاری هەولێر تۆ ڕێگری بکەیت لەوەی کە نێڵی دابش بکرێت نێڵیت ئەم موچێ بگا بە دەست خەڵکی شایستە و خەڵکی مستحق و لە دوای شابێت بیکەی بە مژدە و بە مژدانەیەک بیدێ بە خەڵکی کوردستان ینی لە دەرەوەی دەسەڵاتەکانی ئەنجومەنی وەزیران ینی من نەمدیوە کە ئەنجومەنی وەزیران لە کۆمەڵێک وەزیر و لە جێگری وەزیر و جێگری سەرۆک وەزیران و لەگە سەرۆک وەزیران پێگاتوە یعنی نەبووە تۆ لە مەراسیمێکی کۆمەڵایەتیە باسی بڕیاردان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بکەی لە ڕۆژی داهاتوودا بڵێ ئێمەەوە مژدەیەکە و بڕیارێکە دێن ئەی باشە قەیناکە تۆ بۆ ماوەی 25 ڕۆژ موچەی خەڵکی کوردستانت لە حەساسترین مانگ و پیرۆستترین مانگ کە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە پێداویستی خەڵک لە مانگی ڕەمەزان زۆر لە مانگەکانی تر زیاترە تۆ بیت لە ماوەی ئەم 25 ڕۆژەدا و پێشتریش سێ مانگی تر موچەت نەداوە تۆ بیت موچەی خەڵک ڕابگری بەبێ سەبەب یعنی فەرمووەرە لە ماوەی ئەم 25 ڕۆژەدا کە موچەی خەڵکی کوردستان ڕاگیراوە بە عەمدی ڕاگیراوە بزانم چی ئەنجامێک بەدەستکەوت ئەوان پێشتر باسی ئەوان نەکردیان و ئەبێ موچەی هێزە ئەمنیەکان و موچەی وەزارەتی پێشمەرگە بێت و ئێمە ناڵین جاکاری بکرێت و ناڵین کێشە بۆ موچەخۆرانی هەرێمی لە نێوان موچەخۆرانی هەرێمی کوردستانە دروست بێت ئەخۆ ئیمڕۆژ موچەی هێزە ئەمنیەکان و موچەی پێشمەرگە نەهاتبوو یعنی ئەی باشە 25 ڕۆژ خەڵک لەم خراە خراپترین دۆخی داراییەوە خەڵک خراە ناخۆشترین و سەختترین کاتەکانی ژیانیەوە یعنی بۆ لەم ماوەیەدا بە بڕیارەکەی خۆتان نەچوویتەوە بۆ هەڵسەنگاندنێکت بۆ ئەم بڕیارە نەکرد تاوەکو بزانیت ئایا ئەم بڕیارە گونجاوە یاخود نەگونجاوە فەرمووەرە هەموو کارێکی سیاسی کە دەکرێت هەموو بڕیارێکی سیاسی کە دەدرێت دەبێت ئامانجێکی هەبێت وەرە بزانە ئەو بڕیاری کە ئێوە داوتانە لە ماوەی ئەم 25 ڕۆژی ڕابردووەدا کە موچەی خەڵکی کوردستانتان ڕاگرتووە چی ئامانجێکی پێکە ئایا توانی ئەو ئامانجێ کە ئێوە ئەتانەوە بەدەستی بێنن بە دڵنیای هیچ بەدەست نهاتوە هیچ شتێک نەگۆڕاوە هیچ بڕەپارێکی زیاترش لە حکوومەتی عێراقەوە نهاتووە هەر بۆ بڕەپاری کە هاتووە 608 ملیارەکە ئیمڕۆ نەک ئیمڕۆ دوێنێ لە کاتی بەربانگدا بڕیادراوە لەوەی کە موچەی خەڵکی کوردستان دابەش بکرێت و لە دەرەوەی
ڕێکارە یاسایەکانی ئەنجومەنی وەزیران. زۆر باشە دەگەڕێ وڵات کاک سەڵات جارێکی تر بەخێر بێ. هەر بەڕاستی ئەوەی کە ئەمڕۆ حکوومەت هەرێمی کوردستان ڕایگەیان مژدە بوو بۆ خەڵکی هەرێمی کوردستان، ینی قوتی خۆت مافی خۆت و ڕەنج و ماندووبوون و هیلاکی خۆت بە مژدە پێت بدرێت، ینی ئەمە چلێک دانەوەیکی بۆ کرێ. بڵێ شەو باش کاک سلااو لە ئێوە و سەرزەمبینەرانی کورسات نیوز لە هەرکوێکی دنیا بنوە بە خێراتنی میوانە بە ڕێزەکەشتانەکەم. زۆر سپاس. وڵا کاک ئەگەر سەیری کێ ئەمڕۆ کە لە پاش دەرکردنی و بەیاننامێکە سەرۆکاتی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا وەکو مژدەیەک ڕانگە جێگای سەر سوورمانی خەڵکەکە بووە، نی وەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان من ئەتوانم زیاتر لەمە واعیترە لەمە شارترە گەیشتونەوە ئەو قەناعەتەوە ئەم حکوومەتە لە هەر کوێیەکی دنیا بوو تاکو ئێستاکە بە هەموو وەزارەتەکان ئیستیقالیاندا وازن لە حکوومەت دێنێ لەبەر حکومڕانی بە هەموو کەسێک ناکرێ. ئەمڕۆ سیرێکی لە پاش ئەوەی کەوە لە مانجی دەی ساڵی ڕابردوو هەتاکو ئەمڕۆ کە نزیکە بین لە مانجی چوارەوە یەک موچە وەرگیراوە، ئەنی خەڵک چاوەڕێی ئەوە بوو دوو موچە لە سەرێک بدرێتە خەڵکی هەرێمی کوردستان بۆی خەڵک هەرێکن بۆ مانجی ڕەمەزان کە ئەمڕۆ کە لە مانگێکی پیرۆز داینا بەڕاستی وەکو چۆن نەواڵەت ئیشارەت پێدە مانجی ڕەمەزان مانگی کە لە مانگە بە پیتی و بەرەکەتەکانی هەرێمی کوردستان و کە خەڵکی هەرێمی کوردستان ئەتوانم بڵم لە سەدا 90 زیاتر مسلمانە لەم مانگەدا بە ڕۆژە بن مەسروفی ڕەمەزانیش دایم شتێکی فەرقەیە لەگەڵ ڕۆژەکانی ترەوە. بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر بێتاوانە، خەڵکێکی زۆر کۆمەڵک مەعاناتی توش بووە، ئەتوانم خەڵک وای لێ هاتووە شتی ناو ماڵەکانی خوا نەفرۆشن. ئەگەر بێت و سەیری گوزەرانی باری خەڵکی هەرێمی کوردستان بکەن ئێستا کە وای لێ هاتووە خەڵک وردەوە ناو ماڵی خۆی فرۆشتی واتوە داردەی ناشرینتریش پەیدا بیت، دزی پەیدا ئابی لە حالەتاندا. ئەمانە هۆی لە هۆیەکانی هەوەین بوونی برسەتی و نەبوونی بێموچەیە. بەڕاستی جێگای نیگەرانیە ئەمڕۆ سەرباقیەوەی ئەو هەموو داهاتە لە هەرێمی کوردستان هەیە، بە داهاتی سنوور گومرجەکانە، بە داهاتی فرۆشتنی نەوتی بەتانکەرەوە، بە داهاتی باز و زەری ئەو هەم باز و زەریبە کە خراوەتە سەر خەڵکی هەرێمی کوردستان ڕۆژانە داهات وەرەگرن. ئەم داهاتە بۆ چیە چووە؟ ئەمە هەر ساومەن لە حکوومەتی عێراق بێ حکوومەتی عێراق موچەمان بدات حکوومەتی عێراق بخەمە ئەی باش ئێمە بۆ حکوومەتین. ئەمانە هەموو جێگای پرسیارن. ئەمڕۆ کە ئەبینی کە لە پاش کۆبوونەوەی سەرۆکاتی ئەنجومەنی وزیران کە بە وەکو مژدەیەک ڕاگەێنی وەڵام مژدە ئەدەین بۆ سەر خەڵکی هەرێمی کوردستان بە 6 مانگ جارێک موچە ئەدرێ. یعنی ئێستا کە وای لێ هاتە موچەی هەرێمی کوردستان بۆتە مژدە ئەتوانم بڵێن مژدە هەروەرز و موچەیەک ئەدەین، ینی بە 3 مانگ جارێ موچەیەک ئەدرێ وای لێ هاتووە. ئەمڕۆ کە لە مانجی دەی ساڵی ڕابردووە تاکو ئەمڕۆ کە نزیک مانجی چوارە بینەوە تەنها موچەیەک داوە کە ئەگەر موچەی مانجی دووش بێ کاتە دوو موچەوە. ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیانی خەڵک چاوی زیاتر لە شتی گەورەتر بوو، خەڵک زیاتر چاوی لە قەرەبووکردنی و خەڵکانە بوو. ڕاستە هەندێک هەنگاوندرانەوە بۆ تۆزێکردنی زەوی و یان لە سەداشکانی سەدا 20 ئەمانە شتێکی واریدن، ینی نۆرماڵن. جگەل لەوە هەر ئەمانە نیە. سەیرێکی لە ماوەکانی ڕابردوو لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر کۆمەڵک کارەسەر بەسەر خەڵکی شاری هەولێر دەهات. سوتانی لەنگەی هەولێر ئەمە پێویستی بە قەرە بووە، کارەساتەکەی گوندی کۆڕی یان گوندی بەختیاری تووشی لافا و زەرەر و تا کۆستا قەرەبوو نەکراونەتەوە، یان ئەو قەرەبوانێک کە خەڵکی دۆڵی خانەقا و دۆڵی باڵەکایەتی و وەردێ و ئەوانە کە هۆی کارەسات و تاسە قەرەبوو نەکرانەوە ئەمانە هەمووی پێویست بوو لە کات و ساتێکی ئەمەش هەم بۆکو چاولی خشانویەک بە من ناڵێم کات ئەوەی داهات زیان و لێکەوتوانی شاری دهۆک ئەمانە زاخۆ دۆک ئەمانە بەڕاستی پێویستە قەرەبووکرێنەوە، بەڵام ناشکرێ بانێک و دوو هەوا بێ. ئەمڕۆ کەسێکی کە لە ساڵی ڕابردوو دانیشتوانی شاری هەولێر لە گوندی کۆڕی و گوندی بەختیاری و یاخوا ئەو لافاوەکە دۆڵی باڵەکایەتی و خانەقا و وەرتێوانە کە ڕوویدا تا کوێستا قەرەبوو نەکراونەتەوە. ئەمانە هەمووی خۆی لە هۆیدا کارەساتن، یاخو سەرۆکی حکوومەت کە سەردانی هەشتی عسارۆکان کردە لێندەر زیاتر نزیکی 16,000 پارچە زەوی دروستکراوە کە بەڵێنی پێدا و خزمەت گوزاری ئەمانەشی جێبەجێ نەکردوونە. ئەمانە مژدەی سینەکە تو موچیەکی خۆتە ڕۆژانە دوامی خۆتەکە بە پێما بەسترین سەرەتاترین مافی ئینسانە کە هەر فەرمانبەرێک کە لە کاتی دوامی خۆی کە موچەکەی پێ بدرێ. ئەمە مافشی هەنی سەرەتاییە وەکو چۆن ئینسان مافی ئەوەی هەوا هەڵمژی مافی ئەوەی ئاو بخواتەوە موچەدانش مافشی سەرەتاییە. بەڕاستی جێگای نیگەرانیە. ئەمڕۆ کە لە حاڵ و حازری ئێستا کەدەن بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان حاڵەتێکی زۆر ناهەمواردایە، حاڵەتێکی زۆر نەگریزدایە. ئەمڕۆ خەڵک وای لاتە ناو ماڵی خۆیە فرۆشی. ئەمانە ڕاستە نیسان بەرگی هەموو شتێکەکەی، بەڵام چۆن لە ڕابردوو کۆمەڵە خەڵک باسیەکە برسەتی ڕێگەیەکی لە هاریە. ئەمە چۆن وسویکی عەشایرە. بەڕاستی ئەمە بە جێگای نیگەرانی خەڵک چاوی زیاتر لەوە بوو کە ئەمڕۆ کە ڕۆژی چوارشەممە کۆبوونی ئەنجومەنی وزیران کرا مژدەیەکی گەورە درابە باسی ئەوە کرابە ئەو موسانی ڕابردوو کە بڕیاروا لە دادگا فیدرالی سێ موچەکە بدرێتەوە، بڕیاروا بوو مانجی 2 سێبێکەوە بدرێت 2 مانگ لەسەر
بێ کۆم درێ بەڵام جێی داخە لە پاش ئەوەی کە بەغدا موچەی فەرمانبەران و خانەنشینانی نردووە زیاتر لە 6 میلیۆن دیناری نردووە بۆی کە موچەکان بدێتێ بەڵام لە پاش دەست بە سەداگرتنی نزیکەی 15 ڕۆژ ئەتوانم بڵێن بۆتە عەزی موچەوە تا ئێسەکە دابش نەکرا بەسەر خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە بیر تەنها لە زیاتر ئەگەر بە پەرۆشی خەڵکی هەرێمی کوردستانمان بە پەرۆشی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان نابابانە دەبا ئەو داهاتی کە لە بەغدا دەهات لەگەڵ داهاتوی ناوخۆی هەرێمی کوردستان بە زووترین کات موچەکان دابش کرا بە ئەمانە چۆن ئەڵێن خابی موچە هەر لە بەغدا ئەی داهاتی ناوخۆمان ئەی داهاتە سنووریەکان ئەی داهاتی ئەو نەفتەی کە ڕۆژانە بە تانکەرە فرۆشتێ ئەمانە هەمووی داهاتی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەگرێت یان بۆ داهاتی جیفانی شخص ئەگەڕێتەوە ئەمان هەمووی جێگای پرسیارن بەڕاستی ینی بەڕاستی زوڵمێکی ئێزگار زۆر لە خەڵکی هەرێمی کوردستان نەکرێ ئەمان نەک مژدەیەکەم پێم کاشتێکی هەر شتێک خەڵک چاوەڕێ ئەوەی نەدەکردەوە دانی موچەیەکەوە لە پاش نزیکی 2 مانگ چاوەڕێکردن یەک موچەت بداتێ ئەوش بە موژدە عەسابی بکەیت ئەمە بەڕاستی جێگای نیگەرانیە ئەمانە لە هەر شوێنێکی دنیابانە تاکو ئێستا بە سەرۆکاتی ئەنجومەنی وزیرانش بە وزیرەکانشەوە ئیستیقالیان پێشکەشە کرد کەوانیان داوای لێبوردنیان لە خەڵکەکەیان نەکرد ئەیانگوی ئێمە ناتوانین حکومڕانی ئەم هەرێمە بکەین حکومڕانی ئەم وڵاتە بکەین با خەڵکانیش تر بێ بەڕاستی ئەمە جێگای داخە کە خەڵکی هەرێمی کوردستان ئەمانە بە مافێکی ڕەوای خوا نەزانن کە پێدانی موچە مافێکی سەرەتاییە یعنی هیچ ئەمە مژدیەشی پێی ناوێ ئەکەن بە سوپرایز یا مژدەکەن ئەمە کەی مژدەیە ئەتو سیر کەتون لە ماجی تاکو ئێستا کە جگە لە موچەکانی کە فەوتاون ئەو موچانێک کە بەنی ئەو موچە دابشکراون ئەو موچانە بە لێبڕینەوە دابشکراون یاخۆ ئەو موچانی هەر نەدراون ئەگەر بێت و سێری کێپیمە بەهێزترین میلەت بەهێزترین قەوم کە ئەوش لە هەرێمی کوردستانە کە بەرگەی کۆمەڵک شتی گرتووە ئەو میلەتی مەکە بە تایبەتی هەرێمی کوردستان بەرگەی زۆر شتی گرتووە بەڕاستی خەڵکەکە بێ تااقەت بە خەڵکەکە ئاخی دەرەزە بەرەو ئینهیاریە ڕوە نازم ئەمانە بۆ خوان لە جێلیەدن ئابی لە قابل لە ئاگان لە ژیان و گوزارانی خەڵکەکە نییە بڕۆ سەیری دوکاندارەکەی ئەڵێ تا داهاتم 1000 دینار نییە بڕۆ سەیری کرێکارەکەی داهاتی نییە بڕۆ سەیری فەرمانبەرەکەی داهاتی نییە ئەمانە هەمیان بێکەوە بەسراونەتەوە زۆر باش هەر کاتێ موچە هات یا خۆی توانە بکەیتە بازارەوە بێگومان بازارەکە هەمووی پێکەوە ئەبورژێتەوە بەڵام پاش چی لە پاش 3 مانگ جارێک موچە بدرێ بەڕاستی جێگای داخە زۆر باشە دەگەڕێم وەلا سپاس بۆ سەرنجەکانی کاک بەهجەت هەر لەو بۆنە کۆمەڵایەتی کە تۆ باست کرد مژدەی موچەی تیادرا سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد ئێمە سبەینێ ینی دیارمە بەستم ئەمڕۆیە بڕیاری خەرجکردنی موچە دەدەین بەڵام لەگەڵەوەدا لایەن هەر لایەنێکە لە سێو دیکا بە دەستکەوتی خۆی هەر بەڕاستی پێ وایە بە کەسیکردنی ئەم جۆرە بابەتانە ینی دیاردەیەکی شارستانی ینی خۆ دیسان هەر بابەتی موچە مافی فەرمانبەران ینی منەتی نییە حەقی خۆمەوە ئەم دەیتێ ینی ئەم تێڕوانینەیان ئەم خوێندنەوەیە لەکوێوە سەرچاوە دەگرێت وەڵا کاکە ئەنی بە کوردەکەی ئاماژەکە بۆ شێوە بووەوە من بڕیاری موچادەم کەسی در بەشدار نییە لەم چاکۆ پیاوەتیە ئەوە زانی چۆنە ئەمە ئەو خوێندنەوە ئەدگێنێتە ئەو ڕاستی کە ئەمە موچە بە ماف نازانێت ئەمە موچە بە ئیعانە و بە تەبەڕوع و بە خێر و بەم شتانە تێگەیشتون بە سەراحەت ئەگینا موچە مافێکە بۆ فەرمانبەر یاخود بۆ ئەو کەسی مافە لە بەرامبەر ئەرکە و ئەرکێکی شە لەسەر حکوومەت کە دەبێت جێبەجێ کات یعنی ئەمە خێر و سەدەقەنیە بەڕاستی بۆ خەڵکی بکات و دوای ئەوەش وەڵا بە تەئکید ئەو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەسەڵات و ئەو مژدەیە بۆ خۆیەتی بەڕاستی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بەشداری ئەو مژدە و ئەو چاک و پیاوەتیە ناکات چونکە یەکێتی نیشتیمانی موچە بە مافی شایستە و ڕەوای موچە خۆرانی خۆی دەزانێت دی حکوومەتی هەرێمی کوردستان دەزانێت بە مافێکی ڕەوای ئەو چین و توێژانە دەزانێت کە موچە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرەگرن و یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی نەبووە لە ڕاگرتن و لە من کە ناوم ناوە تەوقیفکردنی شایستە دایرایەکانی خەڵکی کوردستان دەستی نییە لە بڕیاری تەوقیفکردنەکەیدا و بۆیە بە مژدەیش باسی ئازادکردنی شایستە دارایەکانی خەڵکی کوردستان ناکات و بۆیە ئەمە مافێکی سەرەتایی و مافێکی ئاساییە ئەنجە کاکە سەرتیب لە هەموو دنیادا لە هەموو حکوومەتەکانی دنیادا نزیکترین حکوومەت لە ئێمە ئێستا حکوومەتی عێراقە کە ئەوانش سەرۆکوەزیرانیان هەیە وەزیری داراییان هەیە بە پێی یاسای بودجە سەرۆکوەزیران ئامر بسەرف نییە سەلاحەتی سەرفی نییە بڕیاری ئەوە نادات کە پارە سەرف بکرێ موچە سەرف کرێکی ئەوە دەسەڵاتەکە دەسەڵاتی وەزیری داراییە وەزیری دارایی بڕیار لەوە ئەدات کە
چۆن مامەڵە بە بابەتە داراییەکان و بە بودجەی وڵاتەوە کرێت لە چوارچەوەی یاسای بودجەدا کە بۆی دیاری دەکرێت و دەسەڵاتەکانی بۆ دیاری کراوە. یعنی ئێمە بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چاوپێکەوتنێکی وەزیری داراییدا پرسیاری ئەوان دەکرد چەندین جار پرسیاری ئەوان دەکرد کەی موچە دابەشەکرێوتی منش نازانم کەی پارەبێ من نازانم. یعنی وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستان بێئاگا بوو لەوەی کە بتوانێت کەی موچە دابەش بکات. بەڵام ئەم بە شەخسەنەکردنی حکوومەتی هەرێمی کوردستان سەرچاوەکەی بۆ ئەو تاگڕەوێ دەگەڕێتەوە کە ئێمە چەندین جار باس کراوە و گەیشتووەتە ئەوەی کە بۆ نمونە بەڕێز کاک قوبات کە سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانیە لە حکوومەتدا و جێگری سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستانە وەکو ناڕەزاییەک بەرامبەر بەو تاگڕەوی و بەرامبەر بەو بەڕێوەبردنە خراپەی کە لە ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستاندا بوو بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیرانی کرد. تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتیان کرد، هاتنە دەرەوە، ناڕەزایەتی دەربڕا، بەیاننامە دەرکرا، کۆمەڵە احتیجاجات کرا. بەم شێوەیە تاوەکو پەیامەکە بگا هەم بە کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەم بشگا بە لایەنی بەرامبەرت کە تۆ لایەنێکی هاوپەیمانتە و بەیەکەوە حکوومەتێکی ئیتیلافیتان تەشکیل کردووە پێی بڵێ کە تۆ ئەم تاگڕەویە کە ئەم جۆرە مامەڵەکردنە لە ئیدارەداندا مامەڵەیەکی هەڵەیە و هەرێمی کوردستان ئەگەیەنێ بە ئاقارێکی زۆر خراپ. من لە سەرەتای قسەکانیشە باسی ئەوەم کرد بە تایبەتی لە دوای نەخۆشکەوتنی سەرۆک مامجەران لە کۆتاییەکانی مانگی 2012 هەرێمی کوردستان تووشی شڵەژانێکی گەورە بوو لە بری ئەوەی کە لایەنی بەرامبەر بتوانێت ئیدارەیەکی ئەو پێگە بەهێزی هەرێمی کوردستان کە بۆی بەجێماوە. بەڵام ئێمە بینیمان هەر ئەو بیرکردنەوەی کە ئێستا جەنابەت باس کرد کە دوێنێ باسکراو کە بەم ئیرادەی خۆسەپاندن و بەم ئیرادەی تاگڕەویە کە هەیە وای لەهات هەرێمی کوردستان لە پێگەیەکی زۆر بەهێزەوە کە ئەتوانم بڵێم دەوڵەتێک بوو لە ناو دەوڵەتێکدا مامەڵی دەکرد پێگەکەی ڕۆژ بە ڕۆژ دابەزیە خوارەوە، ڕۆژ بە ڕۆژ هاتە خوارەوە هەتاوەکو گەیشتەوە ئاستی کە دەبینین هەرێمی کوردستان بە چی دۆخێکا دەگات. هەرێمی کوردستان گەیشتوتە چی ئاستێکی بچووکراو لە قاڵب دراو لە چوارچەوەی عێراقێکی فیدرالیدا. بەڕاستی ئەم جۆرە بیرکردنەوانە پێویستە بگۆڕدرێت و ئەم جۆرە بیرکردنەوانە پێویستە نەمێنێت هەتاوەکو ئەم جۆرە بیرکردنەوەی هەتاوەکو ئەم جۆرە مامەڵەکردنە لە حکومداریەتدا و لە دەوڵەتدارێتدا بەکاربێنێت. بەڕاستی وڵات تووشی زەرەر و زیانی زیاتر دەبێت، وڵات تووشی کێشمە زیاتر دەبێت. خەڵکی کوردستانیش بەڕاستی باجەکەی دەدەن، باجی ئەم دۆخە دەدەن، باجی ئەم تاگڕەوێ دەدەن، باجی ئەم خراپ بەکارهێنانی دەسەڵاتە دەدەن. یعنی ئەگەر ئێمە سێری بکەین کاکە سەرتیب لە راپۆرتەکانە ینی راپۆرتە فەرمیەکان ئێستا بۆ نمونە راپۆرتی کۆمپانیای دیلۆیت کە یەکێکە لە راپۆرتە فەرمیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی گرێبەستی هەیە لەگەڵ ئەم کۆمپانیا بۆ وردبینیکردنی داهاتە نەوتەکانی هەرێمی کوردستان. لە چارەکی یەکەمی ساڵی 2023دا سێری راپۆرتەکەی بکە سێ جۆر فرۆشتنی نەوت هەبووە لە هەرێمی کوردستانە. دانەیەکیان ئەوەی کە بە بۆری هەناردە کراوە و دانەیەکیان ئەوەی کە 4 ملیۆن بەرمیل نەوت دابین کراوە بۆ پاڵاوگەکانی وەزارەتی سامانە سروشتەکان و فرۆشتنێکی تریشان بریتە لە فرۆشتن بۆ پاڵاوگە ناوخۆیەکان. دوو داهاتیان داهاتی ئەوەی کە هەناردە کراوە لەگەڵ ئەوەی کە دراوە بە پاڵاوگە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان لە ناو راپۆرتەکەدا دەرج کراوە باس کراوە. بەڵام 4 ملیۆن بەرمیل نەوت لەو چارەکەدا دراوە بە پاڵاوگەکانی بە پاڵاوگەی بەناوی وەزارەتی سامانە سروشتەکانەوە کە کەس نازانێت ئەو پاڵاوگانەوە کوچکۆ وەزارەتی سامانە سروشتەکانیش پاڵاوگەی چینە. $1 داهاتی ئەو نەوتە ئەو 4 ملیۆن بەرمیل نەوتە دیار نییە وەکو لە راپۆرتەکەدا هیچ ئاماژەی پێنەداوە. و لە راپۆرتی دارایی ساڵی 2023 وەزارەتی داراییشدا باسی هیچ داهاتی نەوتی سێچارەکی کۆتایی ساڵی 2023 نەکراوە. و لە چاوپێکەوتنەکەی وەزیری داراییشە بینیمان کە کۆمەڵی ئەرقام باس کرا بەڵام تازەترین راپۆرت کە راپۆرتی وەزارەتی نەوتی عێراق باسی ئەوە دەکات کە 200 بۆ 225,000 بەرمیل نەوت ڕۆژانە لە هەرێمی کوردستان بەرەم هاتووە. داهاتەکەی دیار نییە. کۆمپانیای DNO لە راپۆرتی دارایی خۆی کە هەر لە 4 ئەم مانگەدا بڵاوی کردەوە باسی ئەوە دەکات کە لە 150 نەوتی بەرهەمهێنراوی کە ڕۆژانە 39,400 بەرمیل تەنها لە تاوجیە بەرەم هاتووە دراوە بە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتەکەی دیار نییە، هیچ باسێکی لێوە ناکرێت. ئەمانە دەگەڕێتەوە بۆچی سەبەبەکەی چیە؟ سەبەبی ئەو تاگڕەویە، سەبەبی ئەو
مامەڵەیە تاگڕەوانەیە کە لەگەڵ ئیدارەدانی حکوومەتی هەرێمی کوردستان نەکراوە. یعنی ئێمە دەبێت ئەوەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە خۆی بە هێزی خۆی تعریف دەکا بە هێزی یەکەم، ئەگینا لە ئەساسە هێزی یەکەم نییە، ئەبێ بیر لەوە بکاتەوە کە بەم شێوە مامەڵەکردە کوردستانە گەێنێتە لێواری لە ناوچوون. حیزب دەبێت جا بکاتەوە لە حکوومەت، دەسەڵاتی حیزب بابەتێ بێت، دەسەڵاتی حکوومەت بابەتێ بێت. یعنی حکوومەت مڵکی تاک بە تاکی خەڵکی کوردستانە، حیزب مڵکی ئەندامەکانێتی، بەڵام حکوومەت مڵکی تاک بە تاکی خەڵکی کوردستانە. داهاتی حکوومەتیش بۆ سەرجەم خەڵکی کوردستانە بێ وەکو یەک بەبێ جیاوازی خەرج بکرێت. باش ئێمە بۆ دەبینین ئێستا هەر بۆ نمونە لە داهاتی غاز و داهاتی نەوت لە هەرێمی کوردستانە، بۆ غاز لە هەرێمی کوردستانە داهاتەکەی بۆ تاک بە تاکی خەڵکی کوردستان خەرجەکرێت، ئەی بۆ نەودوانیە. غاز بۆچی تاک بە تاکی خەڵکی کوردستان لە ڕێی کارەبا و لە ڕێی غازی ماڵانەوە سوودی لێوەرەگیری، ئەی خەڵکی کوردستان بۆ سوود لە نەوتەکە وەرناگرێت. ئەمانە نەتیجەی چییە؟ نەتیجەی ئەو شێوازی بیرکردنەوەیە، نەتیجەی ئەو شێوازی مامەڵەکردنەیە کە لە هەرێمی کوردستاندا مامەڵی پێوە کراوە کە مامەڵەیەکە بەڕاستی خەڵکی کوردستانی گەیاندۆ بەم دۆخە. باش کاک سەلاح، ئەگەر گریمان لە هەفتەی داهاتووش موچەی مانگی شوبات خەرج بکرێت، بەڵام ئێمە هێشتا لە گیرروگرفت و هەڵۆزیێکی گەورەداین لەگەڵ بەغدا لەسەر بابەتی هەژماری من و ئەو سیستمەی تەوسین کە بەغدا باسی دەکات بۆ شێوازی دابشکردنی موچە، ئەگەرچی حکوومەت هێرێم لە هەوڵی ئەوەدایە کە بەغدا قەناعەت پێ بکات بەم سیستمە موچە دابشکا، بەڵام دوجار هێشتا هەر کێشەیە. ینی تۆ پێ دوایە ئەوە مانگەش دابشکرانی ئەی مانگەکانی داهاتوو چارە نووسی موچە خۆران چی بەسەردەیانی هیچ گەشتبینی لەو ڕۆ؟ بەڵێ کاورە وڵا ئەگەر سیرکێ ئەمڕۆکە کە دوێنێکە وەفدێکی حکوومەت چۆتە بۆ بەغدا بۆ تەنتا لەسەر بانقی هەژمارەی من قسەیان کردووە لەگەڵ وەفدی حکوومەتی عێراقیەوە. ئەمە بەڕاستی شتێکی زەر سێوی سەرسوڕمانە. ینی بوونی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەنگاو بنێ بەرەو بوونی دەوڵەتێکی کوردی و ئەمڕۆ کە هەمووی بەستراوەتە بە بانقی هەژماری منەوە، بەڕاستی ئەمە جێگای سەرسوڕمانیانی. ئەمڕۆ کە ئەم ناقەشەی و زیاتر ئەم منانەیە لەسەر لێوان باقی فدرالی بی یاخۆ باقی هەژماری من بی، ئەمە کی مشکلەی خەڵکی هەرێمی کوردستانە؟ ئەمان هەموو بۆی بەستۆتە هەر کەسێکەوە دژی باقی هەژماری من بی، ئەمە دژی کوردایەتی و ئەمە لە کوردایەتی لایداوە، ئەمە بۆتە خەڵکێکی کەوا دژی هەرێمی کوردستانە. ئەمانە بەڕاستی شتێکی زۆر سەیر و سەمەرەنە. ئەمڕۆ کە خەڵکی هەرێمی کوردستان بەدەست کۆمەڵک مەعاناتەوە ئەناڵی، ئەمە هەر بە خۆی لە خۆیدا پرسیارەکە بۆ خەڵکی دانیشتوانی هەرێمی کوردستان سیقیان بە بانکەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان نییە، بۆ خەڵکی هەرێمی کوردستان باوەڕیان بە بانکەکان ناو حکوومەتی هەرێمی کوردستان نییە. بەڕاستی ئەمە جێگای داخەیانی. ئەمڕۆ کە وای لێ هاتە سیستەمی بانکی هەژماری من بۆتە شتێکی نەتەوەیی، ئەگەر بێت و لەگەڵ نەبی ئەمە دژی کوردی، ئەگەر بێت و لەگەڵ بێ ئەمە کوردایەتە. بەڕاستی ئەمە شتێکی زۆر سەیر و سەمەرەیە. بەڕاستی هەنی خەڵک وای لێ هاتووە هیچ متمانێشی بە حکوومەتی هەرێم و یاخۆ هیچ متمانێشی بە بانکەکانی ناو حکوومەتی هەرێمەوە نەماوە. کۆمەڵە خەڵک لە ڕابردوو کۆمەڵک داهاتیە بوو یا بازرگانەکان کە ئەو داهاتی کە لە ڕێگای باقیەکانیان دانابوو کە خەڵک پارەی خۆیەتی لە باقی حکوومەتی هەرێمی کوردستاندان ئێستا کە ناتوانانی وەربگرێتەوە. ئایا موچەکە چۆن ئەتوانی وەربگرێت لە باقەدا؟ ئەمانە هەموو کێشە و گرفتن تەنها لە پێناو بەرژەوەندی شەخسی، لە پێناو بەرژەوەندی کۆمەڵی کەس کەەوە مستەفیدن لەم جۆرە هەڵس و کەوتانە، ئەنێ بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان بتسەپێنن کەوا ئەبێ ئیلا باقی هەژماری من ڕێگای پێ بدرێت کەوا خەڵکی مۆزەف و فەرمانبەر و خانەنشینان لە باقی هەژماری من موچەوەر بگرن. ئەمڕۆ کە سەیرەکەی کە لە ناوەڕاستی بەغدا یاخۆ لە ناوەندەوە کە باقی ڕەشید و ڕافیدێن هەیە کە باقیشی حکوومیە کۆمەڵک دەستکەوت و داهاتی گەوری هەیە، کۆمەک سلفاداتە خەڵکی عێراق و ناوەڕاست و باشوورەوە. بەڵام ئەو داهاتێکەوە لە باقەکانی هەرێمی کوردستان هەیە زۆربەی باقیەکان ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئیفلاس بوون ئەڕۆن. بۆیە خەڵک متمانەی پێ نییە، بۆیە خەڵک ناتوانانی متمانە بە باقی هەژماری من بکە. کەچی ئەوڕۆ کە ئەبینی کێشەی میلەتی کوردێک لە کێشەیەکی ئێزگار زۆر گەورە، لە کێشەیەکی حکومڕانی سەربەخۆ، لە کێشەیەکی بۆی بوون بە هەنگاونان بەرەو دەوڵەت بۆ هەنگاونان بەرەو سەربەخۆبوونی هەرێمی کوردستان، ئەمڕۆکە باقی هەژماری من بۆتە کێشەیەکی نەتەوەی. بەڕاستی ئەمە جێگای داخە. ئەمانە تاکەی نازان بیر لە خەڵکی هەرێمی کوردستان ناکەنەوە، بیر لە مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان ناکەنەوە. خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی ئێزگار زۆر بە کۆمەڵک مەعاناتەوە ئەناڵینی. ئەمڕۆکە نزیکی مانجی سوارین
هەتاکو ئێستا کە لە ساڵی ڕابردوو جگە لە سێمانکانی تەنها موسێک وەرگیرەوە بەڕاستی ئەمە جێگەی داخە ینی خەڵکی هەرێمی کوردستان متمانەی بە خەڵکەی بە حکومەتەکەی نەماوە خەڵکی هەرێمی کوردستان ئابینی لە هەڵبژارنی ڕابردوو لە سەدا 30 هەتا 35 خەڵک بەشداری هەڵبژاردنی کرد ئەمە بۆ ئەمان هەمووی جێگای پرسیارن بۆ لە خوان ناپێستنەوە بۆ خەڵک متمانەی بە حکومەتەکەی خۆی نەما بۆ خەڵک ئەمڕۆکە پەنە ئاباتە بەر بەغدا کە ئەو بەغدای کەەوە ڕژێوی سەدام حوسێن لە ڕابردوو حکومرانی عراق و بەغدای کردووە بەدەیان قەتڵ و عام و بەدەیان ئەنفال و بەدەیان چیمیابارانی بەرامبەر خەڵکەکەی خۆی هەرێمی کوردستان کرد بەرامبەر خەڵکی کوردی بەش نەحمەتەکەی هەرێمی کوردستان کردووە ئەمڕۆکە پیان وایە کە متمانیان بە حکومەتەکەی خۆیان نەما پیان وایە حکومەتی بەغدا زیاتر متمانیان پێێتی بۆی بتوانین لە ڕێگای باخەکانی ئەوان موچەوە بگرن ئەمان هەموو جێگای داخن بەڕاستی ئەمانم پێم وایە ئەو بربەستەی کە لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە نێوان حکومەت کە دروست بە ئەمانە خودی حکومەت خۆیەتی خودی حکومەتەکە وای لە خۆ کردووە متمانەی نەمێنی خەڵکەکە متمانەی پێ نەمین بە حکومەتی هەرێمی کوردستان ئێزگار جیدارێکی ئێزگار زۆر دروست بەهێز دروست بە لە نێوان حکومەت و خەڵکەوە خەڵک متمانەی بە حکومەتەکەی خۆ نەماوە ئەمانە هەمووی هۆکارەکانش حکومەتی هەرێمی کوردستان خۆیانن خودی خۆیانن کۆمەڵە خەڵک ئەمڕۆکە بەناوی حکومڕانی هەرێمی کوردستانەکەن بەڕاستی لە پێناو بەرژەوەندەکانی شخصی خۆیان لە پێناو بەرژەوەندی کۆمپانیاکانی خۆیانەوە ئاگان لە ژیانی هاوڵاتیان و ئاگان لە ژیانی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان نییە خۆزگە یەک لە ڕۆژێک لە ڕۆژەکان سەرۆکاتی حکومەت با سەرۆکاتی هەرێم با جێگرەکانیان بانە ڕۆژێک بیان توانی بە وەکو خەڵکیی هاوڵاتێکی بەسیتی هەرێمی کوردستان ژیابانە ئەمزانزانی معاناتی خەڵکی هەرێمی کوردستان چۆنە بەڵام ئێوان لە تەبقەیەکی ئاسمانی نا خەڵک دانیشتوان لە تەبقەی ئەرزن بۆیە بوو تەبقەیەکی ێزگار زۆر لە نێوان حکومەت و خەڵک دروست بووە بێ متمانی دروست بە خەڵک متمانی بە حکومڕانەکەی خۆی نەماوە خەڵک وای لێتە پەنا باتە بەربەغدا بۆ ئەڵێ ئەو خەڵکی کە حکومڕانی چەند ساڵی دژاتی خەڵکی هەرێمی کوردستانی کردە کە لە ناوەڕاست و باشوورەوە بووینە کە بڵم لە ڕژێمی سەدام حوسێنی ڕابردووکەوە لە نەتەوەی عەرەب بووینە ئەمڕۆ پێی وایە ئەوان باشترن لە حکومەتەکەی خۆمان بۆ ئەمان هەموو جێگای پرسیارن ئەبێ پرسیار لە خۆیان بکەن بۆ خەڵک متمانەی بە حکومڕانی عەرەبی هەیە بۆ خەڵک متمانەی بە حکومڕانی هەرێمی کوردستان نییە بەڕاستی ئەمانە جێگای داخن بەڵام زۆر شت ئەبینی کە لە ماوەکانی ڕابردوو ئەیکەنە بە شتێکی نەتەوەی ئەیکەن بە شتێکی نیشتیمانی گوایە ئەگەر موچە بکەویتە سەر بەغدا یا موچەکەیتە سەر باخەکانی فدرالی و ڕاشیدنەوەوانە هەڵوەشانەوەی حکومەتی هەرێمی کوردستانە بەڕام بێگومان ئەمەش هیچ شتێک ڕاست نییە حکومەتی هەرێمی کوردستان لە ئەو دەستورەی کەەوە خەڵکی هەرێمی کوردستان لە سەدا نۆتی قسوور دەنجی پێداوە ئەمە بۆتە ئەمرێکی واقعی هیچ هێزێک لە هەموو دنیا ناتوانرێ حکومەتی هەرێمی کوردستان هەڵبۆشێنێتەوە بەڵام بەپێ ئستحقاقاتی خۆی بەپێ ئەو دەستوری کە دەنگمە لەسەداوە ئەوێ ئەم حکومڕانیە لە هەرێمی کوردستان بەڕێوە برێ بۆیە خەڵک زیاتر پەنا ئاباتە بەرشتانە بۆیە خەڵک زیاتر ئێوێ لە ڕێگای باخەکانی عراقیەوە موچەکە وەربگرێ بۆی زامن بی ڕاستە کۆمەڵە خەدەمات کراوە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم خەدەماتانە هەمووی لە پێناو بەرژەوەندی شخصی کراون زۆر باش خەدەماتێک لە شوێنێ کۆمەڵایەتەکان نەکراوە تەنها شوێنە تایبەتەکان نەبی زۆر باشە کاک سەڵات دەگەڕێم وڵات کاک بەهجەت بەداخەوانی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەمان بینی کە جۆرێک لە تاکجەمسەری لە حکومڕانی لە هەرێمی کوردستان دروست بۆ لەوەی کە پارتی دموکراتی کوردستان ینی بەشێکی ئەو لایەنانە لەسەر و هەمووشیان یەکێتی نیشتیمانی کوردستان ینی بۆ تۆمەتبار دەکات کە پشتی لە بەرژەوەندی ڕەواکانی خەڵکی کوردستان کردووە ئەوەندەی کە متعاتف و وەلای بۆ بەغدا هەیەوەندە دەستی لە ناو قەیرانەکاندا نییە بۆ چارەسەرکردنی و بینیشمان وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک لە دوانی لە دوایەکیە ئەگەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی باڵاوە وتەبێژی جێگیری سەرۆکی حکوومەت وەڵامی قسەکانیدایە بەڵام ئەمانە هەمووی جێگی نیگەرانین بەو پێی کە ئێمە هەمومان لەناو کەشتیەک داینانی دوجار بەرپرسیارێتێکە لەسەر ئەستۆی هەمومانە بۆچی دەکرێت پارتی دموکراتی کوردستان تەنها خۆی بە بەرپرسیار بزانێت وەلایەنەکانی دیکە بەکەم تەرخەم وڵاکە سەرتی بڕێک پێچەوانەکەی بەو شێوەیە پێچەوانەکەی ڕاستە چونکە تەنها ئەو کەسی کە خۆی بە خەمخۆر نازانێت تەنها ئەو لایەنەی کە خۆی بە بەرپرس نازانێت بەرامبەر بە هاوڵاتیان بەرامبەر بە خوێنی شەیدان بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر بە دەستکەوتەکانی خەڵکی کوردستان بەڕاستی پارتی دموکراتی کوردستانە نەگەیشێتی نیشتیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەڕی مەسئولیەتەوە مامەڵەی کردووە بۆ پەڕی مەسئولیەتی شۆ مامەڵە دەکات لەگەڵ هەموو ئەو کەیسانە ئەو قەیرانانە کە هەیە لە هەرێمی کوردستانە با یەکێک بۆت باسکەم یەکێتی نیشتیمانی کوردستان ساڵێک پێش ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەکەی تەواو ببێت داوای کرد لە هەموو لایەنە پێکێنەرەکانی پەرلەمانی کوردستان و هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان کە
بەیەکەوە پرۆژەیەک ئامادەکەن بۆ هەموارکردنی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان جگە لە پارتی دموکراتی کوردستان هەموو لایەنەکان ئیمزایان کرد کە بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر هەوڵیدا، یەکێتی نیشتیمانی کوردستان محاولەیەکی زۆری کرد بە دانیشتنی سیاسی بە ناردنی پەیام لە ڕێگەی فراکسیۆنەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان محاولەیەکی زۆر جدی کرد بۆ چارەسەرکردنی کەموکورتەکانی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان، بەڵام پارتی دموکراتی کوردستان گوێی پێ نەدا. لە بری ئەوە لە مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لە پیرمام کۆبوونەوە بوو فراکسیۆنەکانیان و فراکسیۆنەکەی و جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستانە بە ئیتیجاهێکی تر مامەڵایان کرد و بە شێوەیەکی بەدەر لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان مامەڵایان کرد و ئەوە بوو پەلاماری ئەندامانی پەرلەمانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو پەرلەمانی کوردستان درا و برینداریان کردن و زۆر بە ناشیاوی مامەڵایان لەگەڵدا کردن تەنها بۆ ئەوەی کارێکی ناپەیڕەوی بکەنە، کارێکی پەیڕەوی کە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگریان کرد لەم بابەتە. یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین جار لە زاری سەرۆک پاڤڵ، لە زاری کاقوبات، مەکتەبی سیاسی، سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاواریان کرد، داوایان کرد کە با ئێمە لەگەڵ حکوومەتی عێراقا بگەینە ڕێکەوتن. ئێستا پێگەی هەرێمی کوردستان بەهێزترە، پێگەی هەرێمی کوردستان لە نقطەی قووەتەوە ئەتوانێت لەگەڵ بەغدادا بکەوێتە مفاوەزات بۆ چارەسەرکردنی دۆسیەی نەوت، بۆ چارەسەرکردنی بابەتی بودجە، بۆ چارەسەرکردنی کێشەی پێشمەرگە. ئەمانە لەگەڵ حکوومەتی عێراقدا بکەوینە گفتوگویەکی جدی. کاقوبات لە کۆڕبەندی ئابووری دیڵفی داوای کرد کە لەگەڵ حکوومەتی عێراقا ڕێبکەوت. کاک پاڤڵ لە هەولێر لە دیداری هەولێر داوای کرد، لە چەندین شوێنی کە داوا کرا و لە چەندین پەیامی سیاسیدا داوایان لە پارتی کرد ئەمە بکرێت. وە پێشیان وتیان وا بڕوات دۆخەکە زۆر خراپە بێت. ئەوە محکەمەی تەحکیمی دەولی لە پاریس هەنگاوەکانی بەرەو کۆتایی دەڕوات. ئەوە حکوومەتی عێراق ئەو داوایی کە لە ساڵی 2012 تۆماری کردووە ئەڕوات. تەنانەت ئێستاش لەبیرمە کاک پاڤڵ لە هەولێر وتی ئێمە ناتوانین ئاوا چاومان بگرین و بڵێن بڕیاری محکەمە نییە و نازانم چی نییە و هەمووی زەربی سفر دەکەین و ئێمە تەنها خۆمان بڕیار دەدەین. تووشی قەیران ئەبین، تووشی مشکیلەی زۆر گەورە دەبین. بە قسەی یەکێتیان نەکرد، گویان لە پەیامەکانی یەکێتی نەگرت. ئەوە بوو ئێمە بینیمان بڕیاری محکەمەی ئیتیحادی لە 15 شوباتی 2022 دەرچوو سەرجەمگرێ بەستەکانی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە. بینیمان بڕیاری محکەمەی تەحکیمی دەولی لە پاریس دەرچوو لە 25 سەیپار نەوتی هەرێمی کوردستان و هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت. ئەوە بوو دوای ئەوە کە یەکێتی 100% نائومێد بوو لەوەی کە پارتی و سەرکردایەتی پارتی بێنە پێشەوە تاوەکو لەگەڵ یەکێتیدا تەوافقێ بکەن و ڕێکەوتنیە بکەن بۆ ئەوەی کە یاسای هەڵبژاردن لە بینی لایەنە سیاسەکانی ناو هەرێمی کوردستاندا چارەسەر بکرێ و 100% بۆی ڕوون بووەوە کە مەیلی تاگڕەوی پارتی بۆ ئەم بابەتە ئەوێت هەرێمی کوردستان بەرەو هەڵدێری زیاتر، هەرێمی کوردستان بەرەو کێشەی زیاتر، خەڵکی کوردستان بەرەو مەشاکیل و قەیرانی ئابووری زیاتر و لەسەر و هەموو شیانەوە قەواری هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر و لە ناوبردن بەرێت پێیوت ستۆپ بەسە. ئەوە بوو لە محکەمەی ئیتیحادی وەکو هەر هاوڵاتیەکی تر سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی داوای تۆمار کرد، سکاڵای تۆمار کرد لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. و مع العلم ئەو یاسایە نووسینەوەی ئەو یاسایە سەرۆک مامجلال بوو لە 8 ساڵی 1992 واتە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی خاوەنی یاساکەیە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستاش بڕۆ پرۆتۆکۆلی ناو پەرلەمانی کوردستان دەربێنە لە دەرەوە لە دانیشتەکانە کە باسیەوە دەکات کە سەرۆک مامجلال کردوێتی و لە ناو ئەو دەستەی کە یاساکەی نووسیوێتەوە سەرۆک مامجلال سەرۆکی لیژنەکە بوو، یەکەم ناوناوی سەرۆک مامجلال بووە. یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ هێزێک لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقا ناتوانێت مزایدەی بەسەردا بکات، ناتوانێت هیچ هێزێک بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان بوەستێت و نەتەوایەتی بە یەکێتی نیشتیمانی کوردستان بفرۆشێتەوە. وەکو باسم کرد یاساکە یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆک مامجلال ئەو یاسایەی داڕشتووە و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانی پێ ئەنجام داوە
بۆ یەکێتی لە هەموو کەس بۆ یاساکە دڵسۆزترە بۆ پەرلەمان بۆ حکوومەت بۆیە یەکێتی بە ناچاری زۆریش بە ناچاری پەنای بردە بەر محکەمەی ئیتیحادی تاوەکو بتوانێت ستۆپێ بکات بۆ تاگڕەویە و قەیرا و هەرێمی کوردستان و قەواری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان لە هەڵدێرێکی زۆر گەور بپارێزێت. باشە کاک سەلاح کۆتا پرسیار لە جەنابەت دەکەم بەداخەوەیانی کێشە زۆرە لە هەرێمی کوردستان هەڕەنگە هیچ کاتی هێندەی ئێستا بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ناسەقامگیر نەبوو بێ و بۆشایی نێوان لایەنەکان لانی جێگەی نیگەرانیە بارحاڵ ئێمە لە بەردەمەوە داین کە چاکسازی لە هاوکێشەی سیاسی لە حکومڕانی لە هەرێمی کوردستان بکەین لە ڕێگەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیاروایە لە مانگی حوزەیران ئەنجام بدرێ. ئەم بارودۆخانەی کە ئێستا خەڵکی پیادا تێپەر دەبێ وەک جەنابەت لە سەرەتادا باست کرد بۆ خۆیان لە ئاسمانن خەڵکە هەژارەکەش لە خواری خوارەوە و باجەکە ئەوەی دایانی پێویستە لەوەی کە خەڵک ئەمەی لەبەر چاو بێ لە ئایندەدا بڕیار بدا کێ جارێکی دیکە حکومڕانی لە هەرێمی کوردستان کە هەر بە بڕای جەنابەت هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەتوانن لەسەر بەرمەبنای ئەم کێشە و گیر و گرفت و قەیرانانی کە ئێستا هەیە گۆڕانکاری لە نەخشەی سیاسی ئایندە هەرێمی کوردستان بکەن. بەڵێ بێگومان ئەگەر بێت و لە کاتی هەڵبژاردنەکان هەر انتخاباتێک بکرێت هەڵبژاردنەک برێک هەڵبژاردنەکی پاک و بێگەر بێ لەژێر چەتری وڵاتانی دوینە و لەژێر چەتری حکوومەتی عراقی بێت من پێمە توانێت خەڵکی هەرێمی کوردستان ئەو کاتە بڕیاری خۆیان بدەن چێ زیاتر بە پەرۆشی خەڵکەکەی وەیە چێ زیاتر بە پەرۆشی مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان وەیە ئەمڕۆ کە سیرێکی لە حکومڕانی هەرێمی کوردستان حیزبێک کە کۆمەڵێک جونگەی باڵای لە بەدەستە کۆمەڵێک جونگەی سەرکردایەتی سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی ئەنجومەنی وزیران سەرۆکاتی دادگا ئەوانە لەبەردەستی ئەمان بێگومان زیاتر بەرپرسی یەکەمن لە حکومڕانی هەرێمی کوردستان بەرپرسی یەکەمن لە کەموکوریەکانی خەڵکی هەرێمی کوردستان ئەودا لە پاشان یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەمجا گۆڕاندێکەوەنە بەرپرسی دووەم و سێمن ئەمانە زیاتر بەڵام سەرۆکاتی دەستە باڵاکان زیاتر لە دەستی حکومڕانی برادرانی پارتی دموکراتی کوردستاندایە ئەمانە بە دەرەجەیەک لە حکومڕانی هەرێمی کوردستان زیاتر مەسئولن زیاتر کەموکوریەکان و زیاتر ئەو مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەسۆی ئەوانە ئەمانە بە هەموو بە تێکرای بەڵام پێویستە لە کاتی انتخاباتەکانەوە لە کاتی چونە سندوق دەنگدانەکە خەڵک بە ویژدانانەوە دەست لە سەرسینجی خۆدانێ هەڵوێ سوەرگرن بۆ بتوان چلایەنێک زیاتر بە پرۆشی خەڵکی هەرێمی کوردستاندایە چلایەنێک لەگەڵ مەعاناتی خەرکی هەرێمی کوردستاندایە ئەمانە ئەمرێکی واقعینە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێکی واعیە خەڵکێکی هۆشیارە من پێم وایە خەڵک ویزانانە کە ویزدان دەنگی خۆیان بدەن دەنگ بە عەقە دەن دەنگ بە خەڵکانە کە زیاتر بە پەرۆشیانە خدڵ بە خەڵکانە ئەدەن کە چەندین شەهیدیان لە پێناو خاچی هەرێمی کوردستان بەخشیوە چەندین معانات و دەربەدەری و چەندین کۆمەڵە کارەسات لەسەر خەڵکی هەرێمی کوردستان پێدا تێپەڕیوە ئەمانە لایەنی سیاسی زیاتر بە پەرۆشی شتانەوە بووە ئەوش لە خۆمان بزین یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کەەوە زیاتر یەک لە لایەنە سەرچیەکان بە زیاتر خۆی بە بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستاندا خۆی بە بەشێکی دانەبراو لە خەڵکی هەرێمی کوردستاندا ئەنێت بەڵام جێداخە ئەمڕۆ کە ئەبینی لە حکومڕانی هەرێمی کوردستان کۆمەڵی جونگەی سەرەکی کۆمەڵک دەسەڵاتی باڵا لە دەست لایەنیشترەوەنە ئەمانە بوونەتە هۆی هۆکاری مەهنەتی و پشێوی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان بۆتە هۆی کەم دەرامەتی خەڵکی هەرێمی کوردستان بۆتە هۆی برسیکردنی خەڵکی هەرێمی کوردستانەوە ئەمڕۆکە سەیرەکەیکەوە ماوەیەکی باشە ئەمڕۆکە باسی موچەمان کرد کە موچە یەک لە مافە سەرەتایەکانەکانەوە هەتاکو ئێستا کە تەوزیع نەکراوە هی مانجی دوو جگە لە سێمانکەی ڕابردوو جگە لە پاشەکەوت و موچە لێبڕنەکان ساڵەکانی ڕابردووشەوە ئەمڕۆ کەتاکو ئێستا بەڵام شتێکی تریشێ ئەبینی کە سپینی بڕیار وایە قایمەی موچە دابش بکرێ پێم شتێکی زۆر سیر و سەمەرەیە دابشکردنی موسیەک پێویستی بە 15 ڕۆژ نییە ئەگەر بیانێ موچە تەوزیع ئەتوانن بە 2-3 ڕۆژ هەمووی تەوزیع بکرێ ئەمانە خۆ قابلە وەزارەتی دارایی فەرمانبەر موچەکەی ناداتە دەستی بۆی 15 ڕۆژ بخاینی ئەمە جێگای سەرنج و جێگای سەرسوورمانی خەڵکەکەیە بۆ موسیەک بتوانانی بە 15 ڕۆژ یاخۆ بە 10 ڕۆژ دابش بکرێ ئەتوانێت لە خلالی یەک ڕۆژ لە هەموو بەڕێوەبەراتەکان هەموو وەزارەتەکان بکە قایمەکان خۆیان بین و بە یەک ڕۆژ تەوزیع بکرێ ئەمانە هەمووی دەستپێکردنی خەڵکە بۆی زیاتر خەڵک مەعانات هەبی بۆی خەڵک زیاتر بێتاقەت بی بۆی خەڵک زیاتر برسیبی ئەمانە بە هەنگاو شتیوە ئەنێن لە خەڵکی هەرێمی کوردستان بۆی زیاتر خەڵک بەدە مەهاناتیەوە بناڵێک بۆی خەڵک زیاتر چاوی لە دەستی ئەمانە بێ بەڕاستی ئەمە جێگای داخە خەڵکی هەرێمی کوردستان ئەمڕۆکە کە بەدەست کۆمەڵک مەعاناتەوە ناڵێ مەهاناتی سەروی هەمووشیانەوە کە موسا مافێکی سەرەتایە بۆتە مژدا ئەمە بەڕاستی سەیرانی موچەکە مافێکی خۆتە بۆ بە مژدە بێ
ئەمە مافێکی ڕەوای خۆمە وەری بگرم کە بینی 15 ڕۆژە تا ئێستا موچەکە نادراوە دەستی بەسەداگرێەوە وای لە هاتە لە سوسیال میدیاکان داوای ئازادی بۆ موچە بکرێ هەنی بەڕاستی ئەمە جێگای سەرسوڕمانە بۆیە هیوادارم خەڵکی هەرێمی کوردستان کە لە ئایندا بڕیار وایە کە لە مانگی 6 هەڵبژاردن بکرێ ئەمە کۆمەڵک شتیان لەبەر چاو بگرێ ویزدانانە دەنگ بدەن بە خەڵکی ڕازگۆ ویزدانانە دەنگ بدەن بە خەڵکی حەقەوە بە هەم خەڵکانێکڵێ بەسە تاکو ئێرە باسی تر خەڵکەکەی خۆمان برسینەکەین باسی تر خەڵکی خۆمان بە کۆمەڵک معانات و دەردەسەری بەڕێوە نەبین داهاتی هەرێمی کوردستان مڵکی تاکە کەس نییە مڵکی هیچ هێزێک کولایەنێک نییە داهاتی سەرزەوی و ژێرزەوی بەڵکو مڵکی هەموو ئەو خەڵکانێکە لەسەر ئەم زەویە ئەژین ئێمە وەکو دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان بە مافی هەموو خەڵک ئەزانین ئەم داهاتە مافی تاک بەتاچی خەڵکی هەرێمی کوردستانە مافی تاک بەتاچی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە ئەبێ هەمویان سوود وەربگرن لە داهاتەکە نەک کۆمەڵە خەڵکێکی تایبەت کۆمەڵە خەڵکێکی بکەوە لە بازنێکی داخراوە داهاتی هەرێمی کوردستان بەس بۆ ئەوان خەڵکەکەی کەس بە دەست مەعاناتەوە بناڵنی بەڕاستی بەسانی خەڵکی هەرێمی کوردستان پێویستە ئەم شتانە ڕەچاو بکە پێویستە خەڵک هەرێمی کوردستان بتوانانی ئەولانە نزەتی کە بە پەرۆشی خەڵکەکەوە یان ئەولانەی کە زیاتر لەگەڵ مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستان ئەژی دەنگ بدا بە ئەوان و نەک بە خەڵکی هات و هاوار و لە ڕێگای ڕیکلامەکان و ڕاستە کۆمەڵە خەڵکی هاتۆتە سەر شاشەی میدیاکان و ڕیکلامەکات و بەڵام هەمووی هەر قسەیە بەڵام بە فعلی کە ئەوەی خەڵکی تاکەلایانی سیاسیکە بە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی هەرێمی کوردستان لەگەڵ مەعاناتی خەڵکی هەرێمی کوردستانی من پێمە تاکو ئێستا کە بە ئەمری واقعی ئەو لانەیەک وەکوشیی نیشتیمانی کوردستان بەڵێ سپاس بۆ سەلاح باپیر چاودەری سیاسی لە هەولێر و ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ کاک بەهجەت ئەحمەد کادری پێشکەوتویەکەتی نیشتیمانی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵمان بووی جەنابی شو بەخێر بی زۆر سپاس بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری پانۆراما بۆ نەرشاد بەختەوەرە